سڵاو بەڕێزان فانیا ئیبراهیمم لە بەرنامەیەکی نوێی ڕێگایەک بەرەو بەغداد لەگەڵ هاوکارم ماردی عوسمان لەگەڵتان دەبین. سڵاو لەبەردی. زۆر سپاس. سڵاو ئێوەش. هەردی دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ کاندیدێکی تایبەت دەبێت جیاوازتر لە بەرنامەکانی دیکەمان بەس نامەوێت لێرە ئاماژەی پێ بکەم. دەمەوێت بچین بۆ لای خۆی و لەوێ قسەی لەگەڵا باشە دەستخۆش. بڵێ بانگەشە لە هەرێمی کوردستان بە گەرم و گوڕی دەستی پێکردووە. کاندیدی ئەمڕۆمان دەدوێنین بزانین ئەو چی لە هەک بەدایە و چ مژدەیەکی هەیە بۆ ئەو کەسانەی کە دەنگی پێدەدەن و دەیەوێت لە بەغا چی بکات. ڕێگەیەک بەرەو بەغداد ئەمڕۆ لەگەڵ کاندیدێک بەردەوام دەبێت. کەمێکی دیکە دەیبینین و بە ئێوەشی دەناسێن. دکتۆر دڵشاد سڵاو لەبەر. چۆنە؟ چۆنی دکتۆر؟ باشی؟ سڵاو لەبەر. سیحەتت چۆنە؟ دکتۆر دڵشاد محەممەد کاندیدی سەربەخۆ. دەنگ و باسە چۆڵا باش. بە سەربەخۆ خۆت کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق. ئەم بڕیارەت چۆندا؟ بۆچی سەربەخۆ؟ لەم هەموو حیزبە لە هەرێمی کوردستانە حیزبێک نەبوو تۆ پەسەندیکەیت و لەسەر ئەو حیزبە خۆت هەڵبژێری؟ بەناوی خی گەورە و میرەبان طبیعی ئەوەی کە هەیە و کە ئەیبینین تاوان لە ماوەی 34 ساڵی ڕابردوو کە ئەو دەسەڵاتە بە و زوڵم و زۆرداری کە لە میلەتی مسلمانی کورد کوردێتی کە تاک بە تاکتەیە زەرمەند بووە ئەو نەعەدالەتی بەرامبەر و میلەتە کراوە تاوان دەسەڵات کوردێتی وازەحەوە لیستەکانیش دیارە و مکەوناتێکیکەی هەیە تامان کۆمەلگا بریتە لە دەسەڵات بریتە لە معارەزە و بریتە لە هاوڵاتیان. ئەو یەبینین معارەزەیش بەو شێوازەی کە دەستی دوی دەسەڵات کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو کە بینیمانچیان لە سلێمانی کرد چه وەزعیکیان لەم وڵاتە کرد بەعام چه سەرگەردانیکیان دروست کرد واتە بە دەسەڵاتێکی زاڵم و بە تەواوکاری یاخود بە دروستکراوی دوی دەسەڵات کە معارەزە ئەوەی کە بینیم ئەو دوانە بەو شێوازەیە تاوان هەردووکیان میلەتی کورد زوڵمی لەکەون ئەی فەرقیان نییە هیچ دەستی دوون. ئەڵێن دکتۆر دڵشاد ڕقی لە علی حەمە ساڵح و ڕێباز حەملانە و لە داخی ئەوانیش خۆی کاندید کردو بۆ کارێکی من وەکو شەخص ڕقم لە هیچ کەسێ نییە بەڵام سیفاتی کەسەکان ئێمە گەر بەبییرمان بێتەوە ڕەوانشاد نەوشیرۆ مستەفا کە بزوتنەوەیەکی جوڵانەوەیکی دروست کرد کە بۆ ئەوەی کە شکۆمەندی معارەزە دروستکە بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو زاڵمی دەسەڵات بێتەوە ئەنە کۆمەڵێوانە کۆمەڵی هێلکەی پیس لە دەوری بوو ئەم هێلکە پیسانە ئیتر دوای هەرێکە خۆیان لە ڕەنگێک بینیەوە ئەمانە چۆن بڵێ کڕین و فرۆشتن ڕوویدا کۆیلایەتی ڕوویدا مەبەست ئەوەی ئیتر وازەحە با میلەت بڕیاردا کێ بوون ئەوانە نەوەڵا با میلەت نەبێ هەموو وازەحە ئێستا ینی احتیمالە لەبەرەوەی کە بڵێن خۆم کاندید کردویان شتێ بەنەوە ئەگلێکی بنەوە یانمەڕەبەرایەتی نیە وەکوانیاڵە کاکە تۆ ژیانی میلەت بەراورد بەو 15 ساڵی ئەوانە دروست بوونە چیان کردو یعنی بە غەیر مباشر کول و کەلەبەرەکانی دەسەڵات بڕەکەنەوە باشە تۆ بە دیاریکراوی گەرباس علی حەمە ساڵح بکەین هەڵبەت هەستەکەم لە قسەکاندا هەر مەبەستە ئەویشە زیاتر لەو کۆنگرە ڕۆژنامەوانی ئەکرێت علی حەمە ساڵح هایکات بەڕێز تێکی ئەچیت ڕێگری ئەەکەی ڕاست پێردراوی یا پێویست وڵی خوا ئەگەی لێە خی گەورە لە چینە کەشێکی دەرەوە دکتۆر بۆی ئەگەر خەڵکێکیش قسەی هەبێ توانین گفتوگۆ بکەین لەگەڵیانە خی گەورە لە قورانی پیرۆزدا فەرمی ئەو فوبیادی لای زات ئەی چی ئەڵێ بەڕێزی شەدەسەڵات ڕای نەسپاردووی خۆی بابەتێکەیە کە منافق طبعا لە خی گەورە لە قورانی پیرۆزدا فەرمێتی جێگەیان ژێرەوەی جهنمە یا خولایەتی کە خی گەورە يوم يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون واتە کردەوە و قسەکانیان وەک یەک نییە حەقیانەوە بڵە نەزانی بۆ 15 ساڵی ڕابردوو کۆمەڵێ خەڵک دروست بوو کە خیانەتیان لە خوێنی ڕەوانشاد نەوشیروان مستەفا کرد کە هێزێکی دروست کرد بۆی ڕوبەڕووی ئەو زوڵم و زۆرداری دوای بینیمان هەموو یەلکەی پیسی لە دەرچوو خۆیان فرۆش بەملاو بەولاو ئەوان هەنێکی تیا بوو لەوانەیە 50,000یان هەر نەبینی بێ ینی دەسەڵات ڕای نەسپاردووی بە هیچ شێوازێمەیان ینی بە زۆر بووات لێ بکەن بەرە ڕووی دەسەڵات بڕۆی دەسەڵاتێک ئەو زوڵم و زۆرداری بکە بەرامبەر ئەو میلەتی زەلیل کردبێ ینی بۆ ئەوە بکە دوای ئێستا من ناتوانم جنێو بە کەسیان ناتوان بەڵام ئەوانەی کە ڕاست پێراون جنێویان پێدەن کتێبە چییە بەدەست ئەمە قورانی پیرۆزە من ئەو ئاەتانی کە ئاماژەم پێکرد کە ئەوە بڵێن لەو کاتێکە لە ماڵی خوا بووم هەدیەم کرد کە بۆیە من ینی هەموو قسانەی کەم
ڕاستبارەی و قورآانەیەەکە مۆمزانی هێناوتە لە بەرنمەکەی ئێمە بەرنمەی ڕێگەیەک بەرەو بەغدا قورآانە خۆی بەم قورآانە خیانەت ناکە والله ئیجا ئامادەیم تایە چکە ڤار یعنی چی ینی دواتر لێ درێتەوە باشە تۆ ئامادەی چی تایە باسە کرد ئەتوانی بەو قورآانە سوێن خۆی کە ئەو خەڵکەی دەنگت پێئەدا متمانە پێکراوی ئەو دەنگانەبی بە ئامانەتەوە بیبێتە پەرلەمان والله بەم قورآانەکە کەلامی خی گەورەیە کە من لە ڕوانگەی هەستکردن بۆ ئاەتە پیرۆزەی قورآن کە خی گەورە فەرمەوە و بیادی لای زاهتم وعد و بەڵێنانی کە بە هاوڵاتیانێ دەم جێبەجێکەم ینی ئەوە حقیقەتێک دکتۆر ئەلبەت دەمە لە ڕوە دینەکەیەوە دەپرسم بەڵێ ئەلبەت دەستێژی شتەیە بە دڵنیایەوە من ینی ئەمە کە وەکو باسم کرد هەدیەم کردووە لە مەکە و مەدینە کە کاتێک کە سەردانی ئەوم کرد ئەو قورآانە مێناوە بۆیە بەڕاستی ینی ئەو بابەتانە هیچ مەجالێکیانە کە تۆ وعد و بەڵێن بیت و ئەوانە بەخوای بە میلەت ینی بەخوای گەورە وعدت باشە دکتۆر با بەس لە بابەتێکی دیکە بکەین لەگەڵ ڕێباز حەملان لە ماوەکانی ڕابردوودا پاسەوانەکانی ئەو دەستی تۆ دەشکێنن کام دەسەیان بوو ئەو دەسە بوو کە سوێنت پێ خوارد یان ئەو دەسە بوو کە قورآانەکەت پێگەڵ دەستی چەپ بوو بەڵێ باشە کێشەکانتان گەشتۆ بەچی دەوترێت بەڕێزە تەلەفۆنە بۆ ڕێباز حەملان کردو و توتە من بەعشایری لەگەڵت حەلەکەم لێسا کێش و گرفتەکانتان لەگەڵ ڕێباز حەملان گەشتۆ بکرێت زای چۆنە من وەکو چۆن بڵێ حەز ناکەم مستەوای خۆم بێنمە ئاستێکە باس کەسێک بکەم منافق بێکە خیانەتیان لە خوێنی نەوشیروان مستەفا کردبێ و ئەوانە هەر ئەوانەی کە ئێستا بینی لە ڕەنگەکانی کە هەمویان منافقن ئەزانی چۆنە لە ئێستا وەزعەکە تایبەتە لەبەرەوەی کە کاندید موانە ینی ئەوان لە فرسەتێکە گەڕن بۆی سکاڵایەک تۆمارکەن بۆی شتێ بکەن لەبەرەوەمە ئەگەر ناوازحە میلەتیان ناسی ئەوانەی کە کێن کە خیانەتیان لە خوێنی ئەو کرد و ئەوانە زۆربەی زۆریان ئێستا بازرگانی مادەی هۆشبەرن مەرزەکانیان لە دەستە چەکی بانقییان سپی کردوێتەوە و خیانەتیان لە خوێنی نەوشیروان مستەفا ڕەوانشان نەوشیروان مستەفا کردووە کە ئەبوو ئەوانە لە سێدارە بدرێن چ بەوانەی کە ئێستا لە ڕەنگی کەن چ بەوانەی کە منافقە کە هەر کەسێکیان منافق وازە لای زۆر دکتۆر تۆ منافق زۆر خەتەرترە لە بێ بڕات چکە منافق ڕووی دیار نییە باشە دکتۆر تۆ هەمیشە بە پیاوی سکاڵاکارەکە ناسراوی سکاڵات لەسەر حیزبەکان لەسەر سەرکردەکان لەسەر چوزانم ینی زۆرینەی سەرکردە سیاسەکان لە ماوەشا لە سەر هەفتەی ڕابردوو بوو سکاڵا و لەسەر خۆشە تۆمار کرد ئەومە چییە؟ پرسیارێ جوانە من پێم خۆش بۆ پرسیارە تەبیعی یەک شتێکت پێ بڵێم ڕخنەی چیت لە خۆت هەیە با لە دەسەڵات و معارەزە و بۆچی ینی سکاڵاشم لەسەر خۆم تۆمە مەجال من حەزەکەم بۆ تەوزیحاتێکی پێ بڵێم یەکەم شت دەسەڵات شاخەوان عەبدوڵای کاندید کرد 4 ساڵ پێشسا بۆی گۆڕانکاری ڕووبدا میلە دەردەنگی پێدات هەر شاخەوان عەبدوڵای ڕێبوار ناوی باوکم بیرچێتەوە ڕێبواری کاندید کردووە دیسانەوە ڕێبوارە 4 ساڵ مژدەی کاندید کردێتەوە ئەم جارە محەمەی مێردی 4 ساڵ پێشتر محەمەی مژدە بوو مێردەکەیەتی 4 ساڵ پێشتە سروە بوو دیسان سروە 4 ساڵ پێشتە سروە بوو اینجا خێزانێتی یان خۆیەتی 4 ساڵ پێش ێستا موسەنا بوو دیسانەوە موسەنایە ئەمە لە دەسەڵات و ماڵ 4 ساڵ پێشتە حاجی ڕەشید بوو ئەخر بەستم سکاڵان بۆچی تۆ باشە تۆ میلە داوای گۆڕانکاری ناکە ئێ باشە دیسان ئەحمەدی حاجی ڕەشی کاندید بووە دیسان موسەنا کاندید بووە دیسان سروە کاندید بووە دیسان حەمەی مژدە و تەبادولی لەبین مێردایەتی و ژن و مێردایەتی دیسانەوە شاخەوان عەبدوڵڵا دیسانەوە ڕێبوار باشە میلەتە چی بکە هەر چاوەڕێکە تەبدیلاتی بین عایلە بێ هەمویان گەشتن بە ئەو پەڕی ژیانی های وەکو دەسەڵانەتی ڕۆڵی هەبوو ئەمانە هەمویان وعد و بەڵێنیان داوا بوو 4 ساڵی پێشوو بەم 4 ساڵەشەوە من ڕۆشتم خۆم لە سکاڵام لەسەر ئەوان تۆمار کرد و لەسەر خۆشتم کاکە ئەمە وعد و بەڵێنەکانی منە بەو میلەتە لە داواکاری گشتی و لە دادگاوتم کاکە من ئەم بەڵێنانم بە میلەت داوە بۆ ئەوەی ئەگەر لە داهاتوودا جێبەجێم نەکرد ڕوبەڕووی یاسام زۆر گلێ و گازندە و هەیە لە زۆر شتی ئەم وڵاتەوە ئەم شارە دوایش لەو لا پرسیاری ئەوم لێ کردی کە بەڕێستان ئەگەر بچنە پەرلەمانی عێراق پلانتان چییە پرۆژە و بەرنامەی ئێوە چی ئەبێ بۆ ئەوە پلانمەوەیە بتوانم کە بە فلتەری میلەت تێپەڕ ببم میلەت چێوێ میلەت ژیانێکی ئەوێت گوزەرانێکی ئەوێ بۆ نمونە یعنی ئەمین بێ لەو ئاو هەوا و ژینگە و خۆراک و دەرمانەی ئەمین بێ لەوەی کە قوتی نەکەوێتە بەر مەترسیەوە موچە و ئەوەی هەیە لە بەرزکردنەوەی هەبێ مناڵەکانی کە تەخەڕوجەکەن لە داهاتوویەکی چۆن بڵێ ڕوونیان هەبێ و تەعین بکرێن یاخود بڵێن دەست ڕەنگینەکان کاریان بۆ ببیندێتەوە یاخود بڵێن ڕێگاوبان و ژینگە ئەوانە ئەوە بکەین ئەگەر لەو فەرز نات لەوانەیە سە کەسانێکش برسن بەتەنا خۆ چیت پێ خۆ ئەتوانم خێمێک هەڵدەم لە پێش پەرلەمان بۆ دنیای دەرەوە بە زمانەکانی کە بە ئینگلیزی و عەرەبی بڵم کاکە ئەوەی هەیە معادلەی سیاسی و ئەم وڵاتە وێرانەیە ئەوەی هەیە
شتی فیکە بەدەسەڵات و بە معارەزەتەوە بەستەنا بۆ ئەوەیە کە وانیشانی بن کە ئەمە وڵات تەواو ئازادی بەدڵنیاییەوە یعنی تۆ هێندە بڕوات بە خۆت هەیە نە فلێکسە هەڵواسیوە نە بانگەشە بۆ خۆ دەکەی ئەژڵی دەرەچم بانگەشە لە هەندێک زای چۆنە هەمومان لە سوۆسیال میدیا کۆمەڵی وعد و بەڵێن و ئەوانەمان هەیە بەڵام مەبەستم قەتع و فلێکس و ئەوانە کە بڵێم مەسروفاتی پارەم نەکردووە لەبەرەوەی من لەسەر قوت و گیرفانی خۆم ئەوم کردووە بە هیچ شێوازێک باشە بەس لە ناو شاری سلێمانیا بانگەشە کردویان لە هەموو وەکەوەی کە بەس لە سوۆسیال میدیا کردوون. دکتۆر دڵشاد بە سەربەخۆ خۆی کاندید کردووە باشە تۆ چی هیوا ئومێدێکت پێێتی جا دکتۆر با من یەک وەکوڵێن پرۆفایلەکەیت پێ بڵێم هەمیشە بە دکتۆرێکی سکاڵاکار ناسراوە باش نییە و زۆر جارەچێتە کۆنگرەی ئەو بەڕێزانەی دیکەەوە کاک عەلی حەمەساڵە کاک ڕێباز حەملان کۆنگرەکانیان لێ ئەشێوێنێ تێکیە سکاڵا لەسەر حکومەت حیزبەکان لەو هەفتەی پێشوو سکاڵای لەسەر خۆشی تۆمار کرد تۆ مەناوانەی چی ئومێدت پێێتی نەوەڵای جومێتێکم پێ بۆ بۆی لەبەرەوە لە وڵاتەیە هەمومان مەعارضی 30 ساڵە هەمووی دیاری کراوە دوام پیاوە ئەچێتە کۆنگرەکانەوە تێکێ داوایە چۆی دەسەڵاتەوە دەستێکیانشکەن باشە چووە دەسەڵات چی چوو کۆنگرەی ڕێباز حەملانی تێک نەدا دەستێکیانشکەن وا بەس عەلی حەمەد ساڵحەیە کەسی ماینێ کەسی نییە کۆنگرەکەی تێکەدات معناکە چی بوو بەڵێ من دەستە ماچەکەم 15 ساڵە ئەو برادرانە لە معارەزن هیچ شتێکیان کرۆ لە بەرامبەر دەسەڵات جگە لە سوۆسیال میدیا و قسەکردن بە موبایلەکە هیچ شتێکیان کردووە ڕاست گیانەکەم لە سا 75 خەڵک معارەزەیە بەچی لە دەسەڵاتێکەکەی ئەو لە تورکیا بەڕێوە بە ئەم لە ئێران بەڕێوەیە بات چی لەگەڵ دەسەڵاتاکەی دەسەڵاتێک هەمووی امکانات و پارەی لەبەردەسایە من لە ئەوروپا بوو بەڵێ مافیایەک لە ئەوروپا کە دەرمان فرۆشە پۆلیس شەرمیلیەکە پارەی پێە من پارەیان پێەیە تۆ پیاوێکی جوانی بە خۆیان دەست بەڵامۆنی دەسەڵات خراپەکاری هەیە تۆ پێویست ناک بڕێتەوە بە خەڵکە چکۆلەکان معارەزەیەکە نوختەیەکی هەیە ئەخە مشکلەکە چییە دروستکرا و سێبەری باشە من یەک شتێکت پێڵم 20 ساڵ پێش ئێستا ئەگەر ئەو شەقامە بگیرایە معارەزەی ڕاستەقینەکە کە بڵێن هاوڵاتیان هاتە سەر شەقامێکیانەکە شارعێکیانەکەر لە نوێنەری گەڕەکەەوە هەتا ئەگەشتە وەزیر و قایمقام محافظ دەستی خەڵکەکەی ماز ناکرێت و ڕێگای بەربن ئەی ئێستا سڵحەکە باشە با کۆتا پرسیار ئەوە بێ فەرموو وانیا منەمە پرسیاری ئەوە لێ بکەم ئومێدت بە هەڵبژاردن هەیە ومێدت بەوە هەیە ئەمان کە ئاچنە پەرلەمانی عراق بێتەوەی گۆڕانکاری لە ژیانی خۆیان لە ژیانی خەڵکیانە بێتەوەی گۆڕانکاری تەنها لە ژیانی خۆیانەوە دەوڵەمەندکردنی خۆیانە لە شتەکان لەبێت چاوە خەڵکانە خەڵکێکی زۆر جوان بێت کاجێتی هەڵبژاردنەوە خۆی کۆلاکاتەوە لەبەرەوەی ئایا سام دەنگانەی کە تۆ چاوەڕێەکە دیاری کراوەی پێویست ناکات من ئەم پیاوێکی زۆر خوێنەوارەوە دید و بۆ چوونەکانی 100% لەبەرەوەی ئەوەندەی نەعەدالەتی بینیەوە بۆیە ینی لە هەمووی بێزارە بەس منێک بۆ ینی بەرنامەکەمان بەرەو کۆتایە ڕوا بەس بە ئەوەی جواب محەممەد ماغوت شاعیر بوو شعری بۆ میلەتە نووسی خۆی لە ناو ڤێلا و کۆشک و ئەوەیە بوو خەڵک چوونە سەر کۆشکۆی بەدبارانیان کرد هەموو کتابەکان ئەستاوتیان تۆ شاعری بۆ ڕەشوڕوت و میلەتێکی داما و شاعرە نووسی بەڵام بە نەتیجە خۆت شەوانە لەگەڵ دەسەڵات دانیشی تۆ خەریکی پاروی چەور بەشەکەیت و شیرینیکەکان بەشەکەی بۆیە قەراریدا لەسەر و قسەیەوە هەتا مردیش بە پێی پەتیژ یا و چوو لە ناو خانووی قورجیاوتی ڕاستەکەن بەڵێ من خاینم لەگەڵ بڵێ کە خاینم لەگەڵتانە و ئەو ئەڕۆم لەگەڵ هاوڵاتیان ناشین مەبەستمەوە وڵاتێکە دەسەڵات بێ سیستەم بێت تۆ وڵات معارەزە کولوکە لە بەرەکانیان پڕکاتەوە ئێستا بە هەزاران خەڵک پارە لە گیرفانیان بەڵام هەمی ئەمەلێکی نییە کۆی لە زۆرە لە وڵاتەیە زۆر سپاس کاتمان گرتی ببوورە مامۆستا چۆنی ئەم مامۆستا بەڕێزە ئەوەنەی بیرم بێت وابزانم بەڵێوا بوو 10 ڕۆژ بوو یان زیاتر بوو ئێوە لە ژێر خێمەمانەوە 15 ڕۆژ بوو هیچ کاتێ ئەم دکتۆر دڵشادە هاو بۆ ئێوە داکۆکی لە مافەکانتان بکات ئەم دکتۆر دڵشادە ناسیت ئێستا ئەم بەسەر بەخۆ خۆی کاندید کردووە ئەو کاتە هات بۆ لاتان بۆ ژێر خێمەکە بۆ خۆمەکە خۆم نمبینی زۆر جوانە بۆسە بگورە زۆر باشە دکتۆر یەخشت
تۆ ئێستا کە هاتوویتە ناو خەڵک باز دەواکەی کە من ئەمێ وا بکەم بۆ مامۆسا وا بکەم بە چینی و تۆژەکانی کۆمەلگا من نەزانم چەند سار بوو شەوێ من لەگەڵتان مامەوە تا بەیانی ئەو شەوە بۆ نەچووی باشە ئەو کاتە بۆ نەچووی بۆ لایە والله ڕۆشتم بەڵام من ئیش بۆ سوۆسیال میدیا و بۆ ڕاکێشانی سۆز باشە سوۆسیال میدیا بەس بۆ نەیبینیویت لەوێ ئەم بەردەوام لەوێ شای لێ ئەنا لەفەی بۆ ئێنا ئەشینە ئەزانم چەند ماندووانە بەس من یەک شتێک بە مامۆسا بڵێم ئەم مامۆسا بەڕێزە و باقی ئەوانەی کە لە ژێر خێمەکە بوون ڕوبەڕووی دەسەڵاتێکی زاڵم بوونەوە کۆمەڵی معارەزەی ساختە و فەیک بە هاوبەشی لەگەڵ دەسەڵاتە ڕۆشتن ئەو سوڵحیان کرد و ماندووبوونی ئەو مامۆسایانیان باشە مامۆساگەروانە بڵێوان تۆ هیوا و ئومێدت پێێتی لە پەرلەمانی وەڵامی و پرسیارم من هیوام هیچ نە باڵبژاردن هەیە نەبە بۆسیۆن نە بەسەر بەخۆ نەبە دەسەڵات بەداخەوە زەن شوێنەکەگین ئێمە لەنەوە دووەی هەڵبژار نەبێت تا ئەم دقیقم تۆ قسەیە چی بۆ هەڵاتی کرا چی بۆ موچە خۆ کرا چی بۆ خاوەن پێداویستی تایبەت کرا مامۆسای بەڕێز ئەوی ئاگادار بم وابزان بەڕێزت مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتی هەیە بەڵێ طبعا ئەم مامۆسا بەڕێزە و چەندین مامۆسای هاوشێوەی دیکە ئەتوانین بڵین لە ڕووی ئابوووریەوە ژیانیان زۆر خراپە لە ڕووی کۆمەڵایەتەوە یانی تەنانەت ئەم مامۆسا بەڕێزە هەم منداڵەکەی بەخێوەکە هەم منداڵەکەی من پەروەردە ئەکا و با بڵین خوێندنیان فێرەکە هەم منداڵەکەی جەنابێت ئێسەر ڕایەوە ئەم پیاوە گەشتەوە قەنەعاتی کە بڕوای نە بە تۆ نە بە حیزب بەیش لێنم حقێتی من دەستی ماچەکەم بۆچیش من لە بیدایەتەوە باسی منافقم کرد ئەو نەی منافق بینیوە لە دەسەڵات و لە معارەزە بەخۆی باسی کردیانەوە با خۆی جەنابی ئاماژەی پێکرد مامۆستا ئەمەوێت کۆتا قسە و کۆتا پەیامی پێ بڵێ بەڵام ئێمە بە فلتەری زان چۆن من قسەم بۆ کاندید نییە لەگەڵ ڕێز و حرمەتمە کەم بەرامبەرم وەستا و ڕێزی کتایبەتی لەو کەسایەتیەڵێ بەکو کاندیدشنا وەکو کەسایەتی و مرۆڤێک ڕێزی تایبەتی باوەڕم نە بەیستی لە حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە نە بە دەسەڵات تەمەن نە بەسەر بەخۆمە چکە بەڕاستی ئێمە ئێستا باوەڕ کورسەکان دانراوە باوەڕکە ئەمە سیناریەکە هی عێراقیش ینی باوەڕکە ئێمە سیناریەکە بە خەڵکی سیناری دەوڵەتی بێ دەرۆی دەوڵەت هەرێمی کوردستان هەموو دانراوە بۆیە من باوەڕم نە بە هەڵبژاردن هەیە نە بە یەک شتێکەیە ئەستان هەم دەنگشدایە من سێ دەنگ هێنە ماڵەکەمە خۆم و خێزان و کوڕەکەم بەس دەنگ نایەن چکە من کاندید هەبووە تەماڵم وتمە کاکە بەس موچەکەی مناڵەکەم دابینکە لە 2015 تای سایز مناڵەکەت چۆنە ئەگە بە کورتی پێم بڵێ من دو خناڵەکەم زان چۆنە لە مەکتەب دابڕا ئەمە یەک چکە لە پۆلی حەوت بوو مامۆسای تایبەت نەز نەکەم دووش دەرمان عیلاجی دەرەوە بۆ کڕم سێ یعنی لە هەموو ژیانەکەی خۆت هاتی ماڵی بۆشخانی ما بەرنامە بۆ کردین لە کەناڵێکی جیاواز بەدەر لەم کەناڵە زان دۆخی ژیان ئێمە چۆنە بۆیە من باوەڕ بە حیزبی سیاسی نییە زۆر سپاس ڕوات بە خۆت هەیە دەرچی بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق لەبەرەوەی شەشەمی پەرلەمانی لەبەرەوەی بە فلتەری میلەت هاڕۆین بڕوان بەخۆمە لەبەرەوەی میلەت دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی تاقی کردوتە کە چ ساختەکاریەکیان بەرامبەریان کرد و کە چ زوڵم و زۆرداریەکیان بەرامبەر میلەتی موسڵمان هیچ سکاڵایەک لەسەر ئێمە تۆمار ناکەین بەدڵنیایەوە نەخێت چکە ئێوەڤار من نەزانام لە داهاتووە کە ئەگەر دەربچین و یا دەریش نەچین ئەو ڤیدیۆیانە لێ ئەدرێتەوە هەموو بابەتکە ڤارمانەکەی ئەوەیە کە نیشان ئەدرێتەوە بابەتەکە سەی کۆتایی لای ڤارە بەدڵنیایە زۆر سپاس زۆر بەڕێزت بەڕێزان بەم جۆرە بەرنامەی ڕێگەیەک بەرەو بەغداد حەڵقەی ئەم جارەشمان لەگەڵ دکتۆر دڵشاد کاندیدی سەربەخۆ کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە و کاندیدێکی دیکە خواتان لەگەڵ کاتێکی خۆش.